پەیوەندیدار مۆڵەتی کارکردنی پێ نەداوە و هیچ ڕاو سەرنجێک ئەم لایەنانە وەرنەگیراوە. کۆنزیخانەیەک بە ناوی مۆدێرنەوە دروست دەکرێت لە ناو پرۆژەی چاری دایکراوە. ئێمە لە ماوەی ڕابردوودا چەندین ڕێکارمان گرتووەتە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان قسەمان کردو بۆم بابەتە و بە نووسراوی فەرمی داوامان لە پارێزگای پەیمانی کردووە کە ئەم کارە نایاسایی ڕابگیرێ. داوامان لە لیژنەی زیادەڕێکەکانی قایمقامەتی هەڵبەت پەیمانی کردووە کە ئەم کارە ڕابگیرێ بە هەمان شێوە، چونکە ئەم پرۆژەیە لە ناو پرۆژەیەدا خانەیە دروست کراوە زۆر نایاسایی مۆڵەتی کارکردنی لە هیچ فەرمانگەیەکدا نییە. و شوێنی ئەو پرۆژەیە کە دروست بەداخەوە پێشتر شوێنی سەوزایی بووە بە پێی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران نابێت هیچ شوێنێکی سەوزایی کەم بکرێتەوە و لە جێگەیدا پرۆژێکی تر دروست بکرێت. ئەوەی ئێمە لە ماوەی ڕابردوودا بۆمان دەرکەوتووە ئەم بەداخەوە بەشێک لە فەرمانگە پەیوەندیدارەکان نەک ئەوەی کە ڕێگریان نەکردووە لە مۆنزیخانەیە دروستکردنەوە، بەڵکو بە پێچەوانەوە هاوکاری ئەم کۆمپانیا بڵ یاخود ئەو کەسەی کە وێزگەی سوتەمەنی کردووە هاوکاریان کردوون، دەستیان کردووە بە گۆڕینی ماستەرپلانی پرۆژەکە و ئەو بەشیان جیا کردوێتەوە لە ناو پرۆژەکەدا. و لە کاتی گۆڕینی ماستەرپلانەکەشا بەداخەوە جارێکی تر ئەو لایەنە کە سەرۆکاتی شارەوانی سلێمانیە نەگەڕاوەتەوە بۆ ڕێی لایەنە پەیوەندیدارەکان وەرگرت لەسەر ئەوەی کە بۆ ئەوەی ماستەرپلانەکە پەسەند بکرێت کە ئەمەش بۆ خۆی پێچێلکردنی یاسایەکە. و لە هەمان بەدواداچووندا کە ئێمە کردومانە بەڕێوەبەرایەتی شارەوانی ڕۆژهەڵات لە ناو شاری سلێمانی سەردانی پرۆژەکەی کردووە و بە نووسراوی فەرمی ڕایگەیاندووە کە ئەم پرۆژەیە نایاساییە، ئەوان ڕەزامەندی نادن بە دروستکردنی بانزیخانە ناو ئەم پرۆژەیەدا. بەڵام بەداخەوە نە سەرۆکاتی شارەوانی سلێمانی نە کۆمپانیای جێبەجێکار گویان بەم بابەتانە نەداوە. لە کاتێکدا ئێمە زانین پێدانی مۆڵەتی بانزیخانە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران 1976 ڕاگیراوە، تەنها لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیراندا هەیە. بۆ ئێمە کارێکی نازایاسایی کردووە، وەکو هەردوو لیژنەی ناوبراو کۆنووسی خۆمانوان نووسیوە، هەمومان واژۆمان کردووە و فەرمانگەی داواکاری گشتی دەستەی نەزاهە ئەنجومەنی وەزیران وەزارەتی شارەوانی ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن بە بابەتەوە هەموویمان لێ ئاگادار کردوونەتەوە لە بەرامبەر ئەوەی بەداخەوە ئەم بانزیخانەیە کە دروست کراوە. ئێمە بیرمان نەچێت لە ناو شاری سلێمانیدا ئێستا حملەیەک دەستی پێ کردووە کۆمەڵێک بانزیخانە کە دروست دەکرێت بە پێی یاسا و ڕێنمایەکانی وەزارەتی شارەوانی نابێت لە ناو شاری سلێمانیدا بانزیخانە دروست بکرێت لە ناو سنتری شاردا. ئەو بانزیخانانەشی کە مۆڵەتی پێ دەدرێت دەبێت لە دەوری شار دروست بکرێت. بەڵام بەداخەوە هیچ لایەنێک هیچ وەبەرهێنێک هیچ مقاول و بازرگانێک پابند نابن بەم بڕیارانەی ئەنجومەنی وەزیرانەوە و نەیشمان بینیوە لە ماوەی ڕابردوودا لە دوای ساڵی 2008ەوە کە بڕیاری ڕوخانی زیادەڕەوی بواری جێبەجێکردن و هەتا ئێستا نەمان بینیوە هیچ پرۆژەیەکی زیادەڕەوی هیچ شتێکی زیادەڕەوی لە ناو شاری سلێمانیدا لابرێت. لە کاتێکدا تەنها لایەنە پەیوەندیدارەکان بۆ کەسی فەقیر و بۆ کەسی کەم دەستڕۆیشتوو یا کەسێک کە کاسبی ئەکادمیوەی جادەیەکە پرۆژێت بەداخەوە تەنها بۆ ئەوانە ئازان و بۆ ئەوانە زیرەکن کە زیادەڕەویەکانیان لابرێت. لەبەر ئەوە شاری سلێمانی ئێستا فەزایەکی پێوە دیارە بەداخەوە هەم ڕێگری لێ ناکرێت هەم زەویە نایەبەکانی شاری سلێمانیش بە ناوی پرۆژەی جۆرا و جۆرەوە سەقشان و پەخشانی پێکرێت لەم بابەتەیە. ئەمە کارێکە بەڕاستی لە لای ئێمە قبوڵکراو نییە بەم شێوەیە، بەڵام بەداخەوە هیچ کەسێک گویان لێ نەگرت. ئێمە بە حکمی ئەوەی داوامان لە لایەنی پەیوەندیدار کردووە، ئێمە وردەورە وەکو ئەنجومەنی پارێزە وەکو لیژنەکانی خۆمان خەریکە پەیوەندیمان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان ئەبسڕێت. ئەوەی کە پەیوەندی بە ئێسڵێمانمان پەیوەندی بکەین یەکێکیان دادگاکانە کە ناچاری لەبەرەوەی هیچ کەسێک پابند نابێت بە بڕیارەکان و لەقتەڵ ڕێنمایەکانەوە. دووهەم ئەوەشیان کە جێگەی داخە ئێڵێم ئەنجومەن لیژنەکەی ئێمە بەتایبەتی پابند بووە پەیجۆرێک هەماهەنگی لەگەڵ وەزارەتەکان و لەگەڵ دەستەکانی وەزارەتدا دروست کرد، چونکە ئێمە داوایان دەکەین لەسەرەوە بێن ناو ئەم بابەتانەوە ئیجراکن. لەبەرەوە بەداخەوە ئەیڵێم جارێکی تر بە مەسئولیتەوە قسەکەم هیچ لایەنێکی پەیوەندیدار پابند نابن بەو زیادەڕەویانە و بەتایبەتی بۆ مۆنزیخانانەی کە دروست دەکرێت لە ناو شاری سلێمانیدا. دەستان خۆش هەر ئیزافەیەک پێچێ دوای وڵای پرسیارەکەشتیان سەبارەت بە وێزگەکانی سوتەمەنی بە سنووری شاری سلێمانی ئێمە چەند بڕیارێکمانێ ڕێنمایی وەزارەتی شارەوانیمان هەیە ئەسڵەن شارەوانی خۆی بۆ ڕێنمایەکانی وەزارەتی شارەوانی ناکات. بڕیاری ژمارە 57 ئەنجومەنی وەزیرانمان هەیە ئەسڵەن حسابی بۆ ناگرێت ناو سلێمانیا بە تەحەدای شۆڵێن ئەنجومەنی وەزیران لیژنەیەک پێک بێنێ ئێمە بەنزیخانە بە بەنزیخانەی بینێ سەر لە ساڵی 2010 پێ هیچ مۆڵەتێکی بەنزیخانە نەدرابێت. تا ئێستا دەیان بەنزیخانە بە شێوازی زۆر سەرسوڕهێنەر دروست دەکرێت، نزیک ماڵە، نزیک قوتابخانە، نزیک پارکە، نزیک وێنی گشتیە.
وهروەها دوو نووسراوی بڕێوەبەرهەتی نەوت و کازاکانی سلێمانیمان لایەکە ئەوێ بە هیچ شێوەیەک وەزگەی سوتەمەنی ناو سەنتەری سلێمانیە پێویست نییە لە دوای ئەوە چەندینی تر دروست کراوە خۆتان دەزانن خەریکانی سوتەمەنیە ئەگەر دروستکردنی وەزگەی سوتەمەنی بۆ دابەزاندنی نرخی سوتەمەنی بووە ئێمە دەستخۆشیمانە کرد بەڵام بەداخەوە هەتا وەزگەکانی سوتەمەنی زۆرترە بن نرخی سوتەمەنی گرانتر و گرانترە بێ و نرخی پارچەیەک زەوی فرۆشراوە بە 2.5 ملیۆن دلار بۆ وەزگەی سوتەمەنی واتە قازانجی سوتەمەنی زۆرە بۆیە ئەم بابەتانە پێویستە لەسەرەوە چارەسەر چونکە ناکرێت ئیدارەی سلێمانی شارەوانی خانوقان پارێزگا ئەم یەکە ئیدارانەی ئێرە بۆ نووسراوی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانی وەلایەنە پەیوەندیدارەکان نەکرێت یعنی ڕێنماییت هەیە ئەڵێ لەناو سەنتەری شارە قەدەغێ دروستکردنی وەزگەی سوتەمەنی ئێستا لەناو سەنتەری شاری سلێمانی و لە جادەی بەختیارا کە جادەیەکی زۆر ناسراوە و قەرەباڵغا ئێستا وەزگەی سوتەمەنی دروستەکە بەبێ مۆڵەت یعنی دەیان وەزگەی نایاساییمان هەیە ئەمانە پێچێ خەڵکی دەستڕۆیشت و باڵا دەست لە پشتیان بنینا بەشێوازە وڵاتێکی فەقیری داما و دوو بلۆکدانێ 6 لیژ ناچێتە سەری غێرە کەسێک وەزگەیەکی سوتەمەنی دروست ئەکا کەس ناچێتە سەری دەستا من دەشتێک لەسەر کێ مۆڵەتێدان کەواتە ئەو مۆڵەتە کێ و ئەوەی کە شاید تەسقیع بێت بەبێ دێفانەی نایاسایی ئەو مۆڵەتیان بەشێکیان لەسەر هەر مۆڵەتیان نییە بەشێکیان ڕێنمایی لایەنە پەیوەندیدارەکان پێشێک کردووە بۆ نمونە بە هەر مۆڵەتی ئەنجومەنی وەزیران لە 4/11 2018 ڕاگیراوە بێ ئەنجومەنی وەزیران مۆڵەت بدە ئەو وێزگانی کە دروستەکرێن نەک ئەنجومەنی وەزیران مۆڵەتیان نەداوە ئەسڵەن خاوەنەکان ئەنجومەنی وەزیرانیان نەبی الله من إحصائي يقول إن جمعي فارس كاتب فشاي يقول ولا في دوما سحانين عبد لأن يوان نافسي هو خوان سحان كان شد رجال ومسان شيء إما ما ملا لقط يا صور المايات أو يكيسا برزانة كان أبو إما بدوني أيه وحولاتيان أقدارك إنه أم بنزين خاني لبكم شاري دايق بيتك مۆڵەتی یاسایی نییە تەنها سایت پلانەکەی پەسەند کراوە لایەن شارەوانی لە کاتێکا سایت پلانی هەر پرۆژەیەکە گۆڕانکاری بەسەرایە مەخصوص بەشوتری بەڕێوەبەرایەتی نەخشەدانانی ئاودانیا تێپەڕێن بەڕێوەبەرایەتی نەخشەدانانی ئاودانی ئەڵێ ئێمە ئاگامان لەم گۆڕانکاریە نییە بۆیە ئێمە ئەم بابەتە سەرڕای ئەوەی کە ئین بەدەستەی نەزاهە و داواکاری و ئەنجومەنی وەزیران لە هەمان کاتتا پێویستە دادگای کارکێڕیش لەکۆنینەوە لەوە بکە بۆچی ئەم سایت پلانی بەتایبەتی پرۆژە نیشتەجێبووەکان بە زۆری سەوزاییەکان وستەردەفن بەوەی کە ئەکرێن بە پرۆژەی تر یا ئیمارەی تر کە پێشتر لەو کاتا کڕین فرۆشتنی یەکەکان لەگەڵ هاوڵاتیان ناکراوە بەوە هاوڵاتیان کری و درراون کە تۆ لە بەرامبەر لە تەنیشتا سەوزایی هەیە یا تاوان هەیە بەڵام نایاسایی گۆڕانکاری بەسەر ئەم سایت پلانە ناکرێت من لێرەوە بۆیە لەو کاتی کەوتومە ئەبێ لا ببرێت کابین ئەم کابینەیە حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەی ئەوەیە کە بەرنامەی چاکسازی بێ و دەسەڵاتیش لە ناو سلێمانی بە هەمان شێوە بڕیاری ئەوەی داواکەم کەمفەحی فەساد بکە ئێمە لێرەوە ڕای ئەگەێنین چەند ڕۆژێکی کە هەڵبژاردنە ئەگەر ئەتانەیە مستاقیەت بگەڕێتەوە بۆ ئەو دروشت و بانگەشانەی کە لە کاتی هەڵبژاردنە ئیکن بۆ بەکاربوونەوەی گەندەڵی فەرمونون ئەمە دوکیۆمنتێک من شۆفڵ بگەن و ئەو بەنزیخانە لادەن ئێمە لەسەر ئەساسی ئەوە کە داوامان کردو کە ئەڵێن ئەبێ لا ببرێ پاڵپشت بەم بەڵگانەی کە خسوومانتە ڕوو کە پێشێ لە یاسا و ڕێنمایەکانە بەو بەڵگانە ئێمە ئەڵێن ئەبێ لا زۆر سپاس بۆ ئامادەبوونە باگانەکان ئەمڕۆ دیارە کۆبوونەوەی ئاسایی ژمارە 67 ئەنجومەنی پارێزگای لە هۆڵی کۆبوونەوەکانی ئەنجومەن بەڕێوە چوو ئەم کۆبوونەوە دوو تەوەری لەخۆ گرتبوو کە دوجان دوو تەوەری دوو پۆستی ئیداری بوو یەکەمیان دەنگدان بوو لەسەر پۆستی قایمقامی دەربەندی خان کە سەر بە پارێزگای سلێمانی و لە سنووری جوگرافی دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگایە بە یاسای ژمارە 3 ئەبێ ئەم پۆستە بێتە ئەنجومەنی پارێزگا لە کۆبوونەوەی فەرمیات دەنگی لەسەر بدرێت دیارە پێش بەڕێز کاگناسە قایمقامی دەربەندی خان بووە بە پێی پێم وایە خزمەت و قانونشین بووە بۆ وەکالەت کاکبەختیار لێبوو بەڵام ئێستا بە فەرمی دیارەمە پشتی بزوتنەوەی گۆڕانە لە ڕێکەوتنەکانی پێشووە بۆیە کاندیدێکیان دانابوو بە ناوی بەڕێز سلێمان سەعید و بە دەنگی 27 ئەندامی ئەنجومەن تەنها 27 ئەندام ئامادە بوو چۆن
بەڕێز مۆڵەت بوون بە تێکرای 10% کرا و پاڵێورا بۆ قایمقامی دەربەندیخان دواتر لە بن وەزیران و وەزارەتی ناوخۆ مەرسومی پێویستی بۆ دەرەچێت دووەم کاندیدیش دیرناحی سەرقەڵا بوو بە سنووری ئیداری گەرمان کە کاتە سنووری جوگرافی پارێزگای سلێمانی وەش بە هەمان شێوە بە تێکرای دەنگی 27 ئەندامی بەڕێزی ئەنجومەن پەسەند کرا کە بەڕێز تاها ئیبراهیم بوو بۆ ناحیە سەرقەڵا و هەردوو ئەم دوو پەسەندکردیانم دوو برایە چێتەوە ئەنجومەنی وەزیران و بڕیار و مەرسوم پێویستیان بۆ دەرەچێت هل يقدر موسى نقول يعني يسأل أي شيء ولا هل أي شيء نير بەپێی یاسای ژمارەتی ساڵی 2009 ئەرکی ئەنجومەنی پارێزگا چاودێری کردو بۆ دەداچوون ئێمە لەو بابەتە کەم تەرخەمیمان نەکردەوە بگرە ئەو ڕێگیرانەش بۆ ئێمە دروستکراوە ئێمە چۆنەڵێ ئەو بابەتانەشمان تێپەڕانەوە سەر ڕای کارەکانی خۆمان چەندین بۆ نمونە کاری تریشمان بۆ نمونە بەرپرسیۆ لە بەرپرسان و هەروەهان بە دادگا و هەروەها نووسراوکردن بۆ ئەنجومەنی وەزیران نووسراوکردن بۆ وەزارەتی ناوخۆ نووسراوکردن بۆ وەزارەتی شارەوانی بۆ دەستەی وەبەرهێنان ئێمە لەگەڵ ئەمانە لەسەر خەتوین بەڵام ئێمە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی لایەنی جێبەجێکار نین ئێستا من ئەگەر لایەنی جێبەجێکار وایەم هەر ئێستا شۆفرێکمە بن ئەو بەنزیخانانەی کە بوتن بەبەرچاوی هاوڵاتیان و بەرچاوی ڕاگەیاندنەکانیشە لامانە بن ئەوە لایەنی جێبەجێکار قایمخانەکە شارەوانیەکانی پارێزگار دەستی بەش